لە کۆبوونەوەی سوودانی و سەرۆکی کۆمەڵ چۆن باسی ناکۆکیە داراییەکان و کێشەی موچەکرا؟ ئایا دۆخەکە بەرەو چارەسەرە یان گرژی زیاتر؟ ناکۆکیە بەردەوامەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق بە تایبەت لەسەر داهاتە نانەوتیەکان نیگەرانیەکی قوڵی دروست کردووە. ئەم ناکۆکیانە کاریگەریان لەسەر چارەنووسی موچەی مانگەکانی 7 تا 12 فەرمانبەرانی هەرێم دەبێت. هەوڵەکانیش بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت هێشتا بێئەنجام ماونەتەوە. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لە کۆبنەوەیەکدا لەگەڵ عەلی باپیر و شاندێکی کۆمەڵی دادگەری جەختی کردەوە کە حکوومەتەکەی بەدوای چارەسەری دەستوری و یاسایی گونجاودا دەگەڕێت بۆ پرسی شایستە داراییەکانی هەوڵاتیانی هەرێم. سوودانی ڕایگەیان کە ڕێگە نادەن ناکۆکیەکان ببنە بارگرانی لەسەر شانی هەوڵاتیان لە هەرێمی کوردستان و تەواوی پارێزگاکانی دیکە. ناکۆکی سەرەکی لەسەر داهاتە نانەوتیەکان بەغدا داوای 50% سەرجەم داهاتی ناوخۆی هەرێم دەکات، بەڵام هەرێم دەڵێت بەپێی یاسای بودجە نیوەی داهاتی گومرگ و ڕسومات لە دەواازە سنووریەکان فڕۆکەخانە و دامەزراوە فیدراڵیەکان داهاتی فیدراڵی. لە وەڵامی ئەم دۆخەدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم داوای لە بەغدا کردووە بێ کێشە بەشە بودجەی هەرێم بنێرێت بەبێ ئەوەی پابەندی خۆیان بۆ جێبەجێکردنی مەرجەکانی بەغدا پیشان بدات. هاوکات سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لە نامەیەکدا داوای لە سوودانی کردووە کە چیتر موچەخۆرانی هەرێم باجی ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا نەدەن و ئەو کێشانە بە زووترین کات چارەسەر بکرێن ئەگەر نا موچەی هەرێم دەفەوتێت.